هەنگاوەکانی بیناکردی نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەردەوامی هەیە. ڕۆژانە بە شێوەی بەردەوام لەژێر چاودێری لیژنەیەکی تایبەت کار لە نەخۆشخانەکەدا دەکرێت. حسێن مەحموود قایمقایمی قەزای ڕانیە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا بە وردی قۆناغەکانی کارکردن لە نەخۆشخانەکەی ڕاگەیاند. سەبەبی دواکەوتنی نەخۆشخانەکەمان لە ڕاستیدا پەیوەندیدار بووە بە هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لەو نەخۆشخانەیەدا کراون. ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری نەوعی بن بۆ ئەوەی ئەو نەخۆشخانەیە بتوانێت بۆ مودەیەکی دوور و درێژ خزمەت بە سێکتەری تەندروستی لە سنووری قەزای ڕانیە و سنووری ئیدارەی ڕاپەڕیندا بکات. چکەمە بیدات هەموو ئەوانەی کە هەبوون بە سکیۆریتی و PVC بوون، بەڵام هەمویان کرانە کۆنکریت و کرانە بلۆک. بۆیە من جارێکی کا دەستخۆشی لە هەموو خەڵکە خێرومەندە دەکەم و سوپاسی هاوکاریان دەکەم و لێرەشەوە داوا لە خەڵکی خێرومەند دەکەین بۆ ئەوەی پرۆژەکە پرۆژەیەکی متەکامل بێ و هاوکارمان بن هەر یەکەی ئەگەر بە مەبلغێکی کەمیش بێ بۆ ئەوی بتوانین پرۆژەیەک بێ کە خزمەتێکی بۆ مستەقبلێکی دوور و درێژ خزمەت بە سنووری ئیدارەی ڕاپەڕین بکات. و من لێرەشەوە داوا لە وەزارەتی تەندروستی دەکەم کە کۆمەڵێک ئەزیزە و پێداویستی تەندروستی گرنگە بۆ ئەم نەخۆشخانەیە هاوکار و پشتگیر و پشتیوانمان بن. من جارێکی کە دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم، سوپاسی هەموو ئەوستافە بەڕێزە دەکەم کە هاوکار بوون لە پێناو سەرخستن و جێبەجێکردنی ئەم پرۆژە خزمەتگوزاریەدا. بیناکردنی نەخۆشخانەکە لەسەر ئەرکی خێرخوازانی سنوورەکەیە. سەرمایەداران، خاوەنکار و خواپێداوانی شارن. لەم قۆناغە گرنگەشدا دەستی هاوکاری درێژ دەکەن و بە بیناکردنی ئەم نەخۆشخانەیەش جارێکی تر هاوکاریان پێشکەشی حکوومەتی هەرێمی کوردستان کردەوە. داوان ئەم پرۆژەیە خۆشەویستان پرۆژەیەکی زۆر گەورەیە بە تەواوبوونی بە پشتیوانی خوا هەموو دەڤەری ڕاپەڕین بە بیتوێن و پشدەرەوە بە بەری مەرگە و جافەتیەوە بە دۆڵی خۆشناوەتیەوە بە بناری کۆسرەتەوە هەمووی لی سودمەند دەبن. تەنانەت پرۆژەیەکە بۆ زانکۆی ڕاپەڕینیش لە داهاتوودا دەکرێت وەکو نەخۆشخانەیەکی گشتی فێرکاری پشتی پێ ببەستێ بۆکردنەوەی کۆلیژە پزیشکیەکان. بۆی ئەمە پرۆژەیەکە هەم تەندروستیە هەم زانستیە، هەم تەندروستی پێشکەش بە مەنتیقە دەکا، هەم لە ڕووی زانستیشەوە خزمەت بە مەنتیقە دەکا. ئەم نەخۆشخانەیە دوای تەوابوونی دەخرێتە خزمەتی هاوڵاتیانی توش بوو بە کۆرۆنا و دواتریش دیزاینی نەخۆشخانەکە بە جۆرێکە دوای ڤایرۆسی کۆرۆنا وەک نەخۆشخانەیەکی گرنگی سنوورەکە بۆ چارەسەری هاوڵاتیان بەردەوام دەبێت. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.